دانای خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێ قوتابیان ئێمە لە وانەی ڕابردوو باسی داتاشراو بەڕێگەی پێناسەمان کرد چۆنێتی هاتنەوەشمان باس کرد لەو وانەیە باسی وەی دەکەین لاری بەڕێگەی پێناسە گوتمان یاسای داتاشراو بەڕێگەی پێناسە ئەگە بە شێوەی لاری بینووسین گوتمان بۆ شێوەی دەنووسین دەڵێن f فتحی of c دەکاتە لیمیتی دلتا x نزیکتەوە لە 0 لە بۆ f c کۆ دلتا x کەم f c لەسەر دلتا x واتە لە باتی x-ەکە ئەگە داوای لاری کرد داتاشراوەکە ئەوە بۆ شێوەی دەیدۆزینەوە f فتحی of c دەکاتە لاری باشە لێرە نمونەی یەک دەرێ بەڕێگەی پێناسە لاری نەخشەی هێڵی fx یەکسانە بە 2x کەم 3 لە x یەکسانە بە 2 بدۆزەرەوە کەواتە ئەمن ئەگەر بێم f فتحی of چەند دانێم داوای x-ەکە چەندە سێکەمان 2 دەرێم f فتحی of 2 کە دەکاتە لاریەکەی لە خاڵی x یەکسانە بە 2 دەکات لیمیتی دلتا x نزیکتەوە لە 0 لە بۆ f کەوانە 2 دادنێم لە جیاتی سێکەی 2 کۆ دلتا x کەم f 2 عینەن بە هەمان شێوە لەسەر دلتا x ئەوە واتە ئەگەر ئەوە بێتەوە داوای وەی بکە ئێستا لەو نمونەیە واتە لاری نەخشەکە لە خاڵی 2 بدۆزەرەوە لاری نەخشەکە ئێرە 2 دانایە بەڵام ئەوەی وانەی ڕابردوو ئەگە ئێرە x بایە گوتمان بەس داتاشراوی نەخشەکەمان وەردەگرت بەڵام لێرە کە نووسرایە f کەوانە 2 کۆ دلتا x واتە لاری نەخشەکەم لە 2 لۆ بدۆزەرەوە لێرە ئێستا دەکەین چۆنێتی نووسینەکەی بەو شێوەیە دلتا x لە 0 دەچین 2 کۆ دلتا x لە جیاتی x-ەکەی دادنین 2 کۆ دلتا x کەم 3 کەم نەخشەکە f 2 ئەمە ئەگە f 2 دانی لەو نەخشەی f 2 لێرە 2 دەکات چەند 2 جاران 2 4 کەم 3 دەکات 1 کەواتە ئەوە یەکە لەسەر دلتا x وەکو خۆی ئێستا لێرە ئەمە دەین چ دەکەین دەین ئەو دوێ جارانی ناو کەوانەی دەکەین دووەکەی جارانی ناو کەوانەی دەکەین دەبتە 4 کۆ 2 دلتا x کەم سالب 4 لەگە 4 دەڕوا ئەوەش دەکات دلتا x لەگە دلتا x دەڕوا ئەنجامەکەی چەند دەبینێتەوە 2 کەواتە لاری ئەو نەخشەی لە x یەکسانە بە 2 بریتە لە چ بریتە لە 2 کەواتە ئەم نەگە بێم ڕاستە خۆ داتاشراوی نەخشەکەی بەگرم ئەگەر ڕاستە خۆ دەکاتە 2 f فتحی of 2 هەر دەکاتە 2 یعنی دووش دانێم چکە نەخشەکە نەگۆڕە دەرچووە هەر دەکاتە 2 کەواتە چ بەڕێگە ڕاستە خۆ چ بەڕێگەی پێناسە هەرەمان وەڵام دەرچی لاریەکە دەکات 2 بەڵام گرنگ ئەوەیە ئەگەر ئەوە بێتەوە یعنی قوتابی ئەلێرە گرنگە ئەوەی بزانی کە ئەوە لاری نەخشەکەی لە خاڵی x یەکسانە بە 2 دەرێنەوە دۆزەرەوە داتاشراوی نەخشەکەی وەگرە 2 دانێ چەندی کرد ئەوە لاریەکەیە یان بۆ نمونە ئەگەر ئێرە بێتەوە ئێرە بە هەمان شێوە ئەوە 2 کۆ دلتا x بکە x کەواتە نەخشەکەم 2x کەم 3 f-ئەکەم 2x کەم 3 داتاشراوەکەم لە وەگرە دەکاتە 2 f فتحی of 2 دەکاتە 2 کەواتە لاریەکەم 2 کەواتە بۆ شێوەی دەدۆزینەوە ئەوە سەبارەت بە نمونەی یەکەم نمونەی دووەم دیسان بەڕێگەی پێناسە لاری f x یەکسانە بە x توان 2 کۆیەک لە x یەکسانە بە 30 پاشان لە x یەکسانە بە 0 پاشان لە x یەکسانە بە سالب 1 بدۆزەرەوە گوتمان لاری بەڕێگەی پێناسە ئەگە بینووسین دەرین f فتحی of c یەکسانە بە لیمیتی دلتا x نزیکتەوە لە 0 لە بۆ f کەوانە c کۆ دلتا x کەمی f c لەسەر دلتا x ئەگە جار یەکەم c دانین بەو شێوەیە دەنووسێ دەرین c کۆ دلتا x هەمووی توان 2 کۆیەک کەم f c دەکات c توان 2 کۆیەک لەسەر چ لەسەر دلتا x ئێستا لێرە جار یەکەم دەرێ c دانێ دوایە پاشان سفری دانێ و پاشان سالی بێکی دانێ ئێستا لێرە سیرکەن c کۆ دلتا x دەکەینەوە کەوانەکی دووجایە سادەی دەکەین ئەنجامەکەی دەکات چەند ئەنجامەکەی دەکاتە 2c دەکاتە 2c ئەنجامەکەی ئاگادار بە ئەو کەوانەی دەکەیەوە دەبتە c دووجار کۆ 2c دلتا x 2c دلتا x کۆ دلتا x دووجار کەم c دووجار کەم یەک ئەو c دووجار لەگە ئەو c دووجار دەڕوا دلتا x هاوبەش وەردەگری ئەوەش موجەبیەکیشمان هەبوو لێرە یەکە لەگە یەکەی دەڕوا دلتا x هاوبەش دەکات 2c کەواتە ئەوە بێتەوە ئەگەر ئەوە لاریە داوای لاری دەکات لە خاڵی c کەواتە ئەمە بەس داتاشراوی نەخشەکە وەردەگرین لێرە f x-ئەکەمان چییە x توان 2 کۆیەکە ئەگە داتاشراوی وەگرین دەکاتە 2x ئەگە c دانین f فتحی of c دەکاتە 2c لێرەش گوتمان دەتوانین لە باتی c کۆ دلتا x-ئەکەی دانینەوە دەبتە x توان 2 کۆ 1 ئەدی ئەگەر ئەو جارە بۆ نمونە 0 بی x-ئەکەمان 0 بی و x-ئەکەمان سالب 1 بی بە هەمان شێوە دەین داتاشراوی نەخشەکەمان وەگرتیە گوتمان دەکاتە 2x ئەگە سفری دانین لاریەکەمان f of فتحی 0 دەکات 2 جاران 0 دەکات 0 کەواتە لاریەکەمان 0 ئەدی ئەگەر سالب 1 دانین f فتحی of سالب 1 دەکات 2 جاران سالب 1 دەکات سالب 2 کەواتە لاریەکەمان دەبتە سالب 2 بەس گرنگە چۆن دەنووسێ یعنی ئێستا گە لێرە 0 بی دەبتە 0 کۆ دلتا x کەم f 0
وأجر سالب يك كشبي دلتا سالب يك كو دلتا إكس كم إف سالب يك لسر دلتا إكس خاڵی چاودێری دوو بە هەمان شێوە دەرێ بەکانێنان ڕێگەی پێناسە لاری نەخشەی دوو جای f یەکسانە بە سالب دوو x توان دوو کەم سێ بدۆزەرەوە لە x یەکسانە بە یەک و هەروەها x یەکسانە بە سالب یەک لێرە بە هەمان شێوە ئەگەر گوتمان f فتحە ئەوە چەندی دەوێت لێرە ئەگەر یەکی بوێ دەکات لیمیتی دلتا x تۆ لە سفر لەبۆ دەرین f کەوانە یەک کۆ دلتا x کەم f یەک لەسەر دلتا x جاری دومیش دەتوانی بە هەمان شێوە سالبیەکی دابنی بیدۆزیەوە لێرە لیمیتی دلتا x تۆ لە سفر دەین یەک کۆ دلتا x لە جیاتی x توان دووکەی دادەنین دەبتە سالب دوو کەوانە یەک کۆ دلتا x هەمووی توان دوو کەم سێ کەم f یەک ئەمە f یەک بدۆزینەوە لێرە بزانین چەند دەکا f یەک دەکات سالب دوو کەم سێ دەکات سالب پێنج بابە f یەک دەکاتە سالب پێنج باشە لێرە کەم پێنج لەسەر دلتا x ئێستا لێرە دیسان بە هەمان شێوە چ دەکەین دێین ئەوە داوای لاری دەکات لە خاڵی چەند لە خاڵی یەک داوا دەکات ئەنجامەکەی دەدۆزین دیسان ئەو کەوانە دوو جایی دەکەینەوە یەک کۆ دلتا x هەمووی توان دوو دەکەی یەک کۆ دوو جاران دلتا x کۆ دلتا x هەمووی توان دوو دوای پاشان سالب دووکەی جارانی ناو کەوانەی دەکەین ئەوە دەبتە کۆ پێنج کۆ سالبە ئەنجامەکەی دەکات کۆ پێنج لێرە ئەگەر بین ئەوە داوای چ دەکات داوای لاریەکەی دەکات لە خاڵی ئەوە ئەمە دەین چەند نەخشەکەی دەینین f کەمان چەند بوو سالب دوو x توان دوو کەم سێ دەین داتەشراوی نەخشەکە وەردەگرین داتەشراوی دەکات سالب 4x f فتحی چەندی دەوێت لێرە داوای یەک دەکات لاری لە خاڵی یەک دەکاتە سالب 4 جاران یەک ئەوە هەر دەکاتە چەند دەکاتە سالب 4 کەواتە ئەنجامەکەی دەکاتە سالب 4 لێرە بە هەمان شێوە ئەگەر بینوسین لێرە سالب یەکەی دانین ئێرە دەبتە سالب یەک کۆ دلتا x کەم سێ کۆ f سالب یەک بە هەمان شێوە دەکات سالب پێنج دەبتە موجب پێنج ئەویشان بە هەمان شێوە لەسەر دلتا x بەس گرنگ ئەوەیە ئەگەر ئەوە بێتەوە ئەو یاسایە ئەوە واتە لاری نەخشەکە لە خاڵی x یەکسانە بە یەک بدۆزەرەوە ئەوتەوە یەکە داتەشاوی نەخشەکەی وەگری یەکی دانێ لاریەکە لە بۆ دەردەچی ئەگەر ئەوها شاتەوە ئەوە دووەمیەکە داوای سالب یەکەی دەکات f فتحی ئەو سالب یەک بەو شێوەی دەرین لیمیتی دلتا x تۆ لە سفر لە بۆ f کەوانە سالب یەک کۆ دلتا x کەم f سالب یەک لەسەر دلتا x وەکو نووسینش ئەگەر نەخشەکە بنووسرێ بەو شێوەی دەنووسێ دەبتە سالب دوو کەوانە سالب یەک کۆ دلتا x هەمووی توان دوو کەم سێ وە کۆ پێنج لەسەر دلتا x دیسان ئەوەش داوای لاری دەکات لە خاڵی سالب یەک داتەشراوی نەخشەکە وەگرە سالب یەکی دانێ ئەنجامەکەی دەکات چەند گوتمان f فتحە کردیە سالب 4x f فتحی ئۆف سالب یەک دەکات سالب 4 جاران سالب یەک کەواتە دەکاتە موجب 4 ئەوە سەبارەت بە خاڵی چاودێری دوو بین 16 چەند پرسیارێک لەگەر پرسیاری وزاری قوتابیان پرسیاری یەکەم دەرێ کام لەمانەی دێن بەهاکەی دەکاتە f فتحی سالب دوو بۆ نەخشەی f x یەکسانە بە سالب یەک لەسەر x سیرکەن ئەوە یاسای داتاشا بەڵامی دووەم بەکارهاتیە لێرە یاسای دووەم ئەوی باسمان کرد گوتمان f فتحی ئۆف c دەکات لیمیتی x دیکتۆر لە c ئاگدار بە لە بۆ f x کەم f c لەسەر x کەم c ئەو یاسای ئەو پرسیارە لە ڕێبەر هەیە دێن چ دەکەین لیمیتی x تۆ لە c سیەکەمان چەندە لێرە سالب دووە کەواتە ئەوە سالب دووی دادەنین دیکتۆر لە سا دەرین f فتحی ئۆف سالب دوو f x وەکو خۆی نەخشەکە سالب یەک لەسەر x وەکو خۆی کەم f سالب دوو دانی لە نەخشەی دەکاتە یەک لەسەر دوو لەسەر x کەم سێکەمان چەندە سالبە دەبتە کۆ کەواتە وەڵامی ڕاست بریتە لە لقی c ها بەو شێوەی دەنووسێ لیمیتی x تۆ لە سالب دوو لە بۆ سالب یەک لەسەر x کەم یەک لەسەر دوو لەسەر x کۆ دوو پرسیاری دووەم دەری ئەگەر f x یەکسان بە سالب x توان دوو کام لەمانەی دێ دەکاتە بەهای f فتحی ئۆف سالب دوو دێن چ دەکەین سیکە ئەوە نایە داتەشتایی وەگری و سالب دووەکەی دانێ دەرێ کامیان نووسینەکەی چۆنە بابە نووسینەکەی ستەکەین ئەمە لێرە دێن سیرکەن ئەوە دەری لیمیتی دلتا x تۆ لە سفر لە بۆ سالب دوو کۆ دلتا x هەمووی توان دوو کۆ 16 لەسەر دلتا x ئەمە گوتمان چ دەکەین دێن سالب دوو کۆ دلتا x لە جات هەر x چی دادەنین بدەوی پێشی چی پێشی کەوانەکەی دەبی سالب بی ها ئەو پێشی سالبە بەڵام ئەو پێشی چیە پێشی موجبە ئەوە وەرناگیرێ ئەوەش پێشی موجبە نابی ئەوەیان پێشی سالبە ها سالب دوو واتە سالب دوو کۆ دلتا x هەمووی توان دوو کەم نەخشەکە وەکو f سالب دوو دانی دەکات سالب 4 دەبتە کۆ 4 لەسەر دلتا x کەواتە وەڵامی ڕاست دەبایە بۆ شەوەی بنووسێ کەواتە وەڵامی ڕاست بریتە لە لقی c سیکە سالب کەوانە سالب دوو کۆ دلتا x هەمووی توان دوو کەم f سالب دوو دەکات سالب 4 دەبتە موجب 4 لەسەر دلتا x
پرسیاری سێم بە هەمان شێوە کام لەمانەی دێت بەهاکەی دەکاتە f فتحی of x ئەگەر f x بە x تواندوو سیرکەن ئێستا من دەگەتە بەشای وەڵامەکان نەکەم یەکسەر دێم داتاشاوی نەخشەکە وەردەگرم دەکاتە 2x بەڵام ئەوەی ناوێت دەرێ ئەگەر بەڕێگەی پێناسا بینووسی کوی دەنووسی دەرێن داتاشاوی نەخشەکە مادەم هیچ خاڵێکی نەدایە لێرە بەس داتاشاوی نەخشەکەی x-ەکەی دەنووسینەوە x کۆ دەلتا x هەمووی تواندوو کەم x تواندوو لەسەر دەلتا x کەواتە وەڵامی ڕاست x کۆ دەلتا x هەمووی تواندوو کەم x تواندوو لەسەر دەلتا x ئەوە وەڵامی لقی بی ڕاستە ئەوان نووسی x کەم دەلتا x ئەوە نابی ئەوە x کۆ دەلتا هەمووی تواندوو کردێ کۆ نابی ئەوشیان هەڵەیە ئەوە x تواندوو کۆ دەلتا x هەمووی تواندووە ئەوەشیان هەڵەیە کەواتە وەڵامی ڕاست لقی بیە بینە پرسیاری چارەم بە هەمان شێوە دەڵێ ئەگەر f x یەکسانبی بە ڕەجی دووجای x کۆ یەک کام لەمانەی دێت دەکاتە بەهای f فتحی of x ئەوە لە 2016-2017 خولی دووەم ئەمە گوتمان ئەگە بەڕێگەی پێناسە تەمەشا دەکەین لە باتی هەر یەکسەکی x کۆ دەلتا x دادەنین x کۆ دەلتا x هەمووی کۆ یەک کەم نەخشەکە وەک خۆی ڕەجی دووجای x کۆ یەک وەک خۆی لەسەر دەلتا x کەواتە وەڵامی ڕاست بریتە لە لقی ئەی ئەوە x کۆ دەلتا نووسیتی کەم ڕەجی x لە ڕەجی x وەک خۆی ینی x کۆ دەلتا x-ەکە کە لێرە داینایە x کۆ دەلتا کۆ یەک بەڵام ڕەجی نەخشەکە وەک خۆی چیە ڕەجی x کۆ یەکە نەک ڕەجی x کەواتە وایان هەڵەیە ئەوە نووستی x کەم دەلتا x ئەوەشیان هەڵەیە ئەوەش نووستی x کۆ دەلتا x کۆ یەکەی نەنووسیە کەواتە وەڵامی ڕاست بریتە لە لقی ئەی پرسیاری پێنجەم بە هەمان شێوە دەرێ ئەگەر f x یەکسانبی بە x تواندوو کۆ یەک کام لەمانەی دێت دەکاتە f فتحی of دواتە لاری نەخشەکە لە دوو ئەم نەگەتەم شەی وەڵامەکان نەکەم داتاشاوی نەخشەکە وەردەگرم دووەکەی دادێم دەکات چار بەڵام سەیری دەکەم بۆ شێوەی ناوێ ئەدی چۆن دەوێ دەرێ لاری ئەگەر هی ئەو نەخشەی بەڕێگەی پێناسە دووی بنووسی چۆن دەنووسی گوتمان f فتحی دوو واتە دوو کۆ دەلتا x لە جیاتی هەر یەکسێکی دادنی کۆ یەکەی دەکەی و دوای کەم f دوو دەکات چەند f دوو تواندوو چار چار کۆ یەک دەکات پێنج بابزانین وەڵامی ڕاست دەکامەیە گوتمان چ دەکەین لێرە دەرێن f فتحی of دوو دەکات چە دەکات لیمیتی دەلتا x نزیکتەوە لە سفر لە بۆ دوو کۆ f دوو کۆ دەلتا x کەمی f دوو لەسەر دەلتا x لێرە چ دەکەینەوە بە هەمان شێوە دەین دوو کۆ دەلتا x لە جێی نەخشەکەی دادەنین لیمیت وەک خۆی دەرێن x دوو کۆ دەلتا x هەمووی تواندوو کەم f دوو چەند دەکات دوو تواندوو دەکات چار چار کۆ یەک دەکاتە پێنج کەواتە وەڵامی ڕاست بریتێ لە لقی بی دوو کۆ دەلتا x هەمووی تواندوو کەم پێنج ئەو پێنجە لە چێ هات چکە دوو تواندوو دەکات چار چار کۆ یەک دەکاتە پێنج f دوو دەکاتە پێنج لە نەخشەکەی پرسیاری شەشەم بە هەمان شێوە دەرێ ئەگەر f x یەکسانبی بە سالب ڕەجی دووجای x کام لەمانەی دێت دەکاتە بەهای f فتحی of یەک دەین دیسان بە هەمان شێوە وەڵامی ڕاست بریتێ لە لقی دی هاداتش لیمیت x لە c لە بۆ f x کەم f c لەسەر x کەم c وەڵامی ڕاست بریتێ لە لقی دی ئەو جارە حەفدەم قوتابیان چەند پرسیاری وزاری ئەو جارە بە پێچەوانەوە ئەگەر داوای داتاشراو کە بەڕێگەی پێیان داوای نەخشەکە بکە بزانین چۆن دەدۆزینەوە دەری ئەگەر f x یەکسان بە سالب 3x کۆ دوو ئەنجامی ئەوە داوای داتاشراو دەکات داتاشراوەکەی دەکات چەند داتاشراوی ئەو نەخشەی وەرگین ڕاستەوخۆ ئەو داتاشراو بەڕێگەی پێناسەیە ئەتوەرە ڕاستەوخۆ داتاشراوی نەخشەکەی وەگرە دەکاتە سالب 3 کەواتە وەڵامی ڕاست بریتێ لە لقی بی پرسیاری دوم بۆ وەڵام دانەوەی پرسیاری یەک و دوو نەخشەی f x یەکسانە بە x تواندوو کەم 3 بەکاربێنە ئەو لە 2016-2017 خولی یەکەم هاتۆتەوە ئەنجامی f b کەم دوو چەند دەکات b کەم دووی دادنی لە جیاتی نەخشەکە دەکاتە b تواندوو کەم 4 b کۆ یەک ئەوە هی بەشی یەکەمە بەڵام ئەوەیان دووەم دەرێ ئەنجامی لیمیتی x لە یەک لە بۆ f x کەم f یەک لەسەر x کەم یەک ئەوە باسمان کرد گوتمان داتاشراوی نەخشەکەی وەگرین یەکی ئێستا داتاشراوی نەخشەکەی وەگرین دەکاتە 2x یەکی دانێ لە جێی دوو جاران یەک هەر دەکات دوو کەواتە وەڵامی ڕاست بریتێ لە لقی بی پرسیاری سێم بە هەمان شێوە دەرێ ئەگەر f x یەکسان بە x توان 3 ئەنجامی ئەوە دەکاتن ئەوە داتاشراوە بەڕێگەی پێناسە ئەتو ڕاستە خۆ داتاشراوی نەخشەکەم لە وەگرە دەکاتە 3x توان 2 پرسیاری چارەم بە هەمان شێوە ئەگەر f x یەکسان بە 2x توان 2 کۆ x کەم یەک دەرێ ئەنجامی ئەمە بدۆزەرەوە داتاشراوە بەڕێگەی پێناسە نووسرایە بەس ئاگادار بە لاری داوا دەکات داوا سێ کردێ سێ لێرەدانە واتە توەرە داتاشراوی نەخشەکەی وەگرە داتاشراوی نەخشەکە دەکات چەند داتاشراوی نەخشەکە دەکاتە 4x کۆ یەک f چەندی لێرە سێ دانێ سێ دەکاتە 4 جاران سێ کۆ یەک دەکات 12 کۆ یەک دەکاتە 13 کەواتە وەڵامی ڕاست بریتێ لە لقی c پرسیاری پێنجەم بە هەمان شێوە دەرێ ئەگەر f x یەکسان بە سالب 4 لەسەر 5 کەم x ئەوە ئەنجامی دیسان داوای لاری دەکات لە دوو ئەگەر داتاشراوی ئەو نەخشەی وەگری بە هەمان شێوە داتاشراوی نەخشەکە دەکات ژێرە دوو ژێرە جاران داتاشراوی سەرە کەم سەرە جاران داتاشراوی ژێرە کەواتە وەڵامی ڕاست بریتێ لە لقی دی هەسێرکەن لقی دی دەرەچی
ئەوە وەڵامی ڕاست بریتێ لە سالب 4 لەسەر 9. پرسیاری شەشەم بە هەمان شێوە دەڵێ ئەگەر f یەکسان بی بە ڕەجی دووجای 2x کۆیەک ئەوە لیمیتی x لە 0 لە بۆ fx کەم f 0 لەسەر x بدۆزەرەوە ئەوەش داوای داتەشاوی نەخشەکە دەکات لە خاڵی 0 کەواتە داتەشاوی ڕێگەی وەردەگری دەبێنە ژەری 2 لە پێش زیاد دەکەین داتەشاوی ناوڕێک دەکات 2 پاشان چەند دادنێ سفری دادنێنە جێی ئەنجامەکەی دەکاتە 1 لەسەر 2. بینە پرسیاری هەفتەم دەڵێ f یەکسان بە سالب 3 ئەوە ئەنجامی دیسان داتەشاوی دەوێت سیرکەن داتەشاوی نەخشەکە چۆن دەدۆزیەوە داتەشاوی نەخشەی سالب 3 دەکاتە 0. پرسیاری هەشتم دیسان بە هەمان شێوە دەڵێ ئەوم لە بدۆزەرەوە f فتحە ئێوە داتەشاوی نەخشەکەی دەوێت بەڕێگەی پێناسەت و ڕێگەی ڕاستە خۆ بەگرە نەخشەکەمان چێ گوتمان x کۆ دەتا x بە x دانێەوە دەبتە 2x توان دویان ئەوە پێچەوانی نیشانە 2x توان و داتەشاوەکەی دەکاتە 4x. پرسیاری نوێم بە هەمان شێوە دەڵێ لاری لێکەوتی ئەو نەخشەی دەکات چەند ئەگەر بین نەخشەکەی ئەسلەکەی بینین سالب 2x توان 2 کەم 3 داتەشراوی وەگرین دەبتە سالب 4x یەکی دانین ئەنجامەکەی دەکاتە ئەوەیان گوتمان نەخشەکەمان چییە؟ نەخشەکەمان بەخۆی سالب 2 کەوانە x توان 2 کەم چەندمان هەیە؟ کەم 3 مان هەیە داتەشراوی نەخشەکە وەگرین دەکاتە سالب 4x. ئەگەر ئەنجامەکەی دانین لێرە ئەنجامەکەی دانین داتەشراوەکەی وەگرین ئەنجامەکەی دەکاتە سالب 4 کەواتە وەڵامی ڕاست بریتێ لە لقی C کە ئەنجامەکەی دەکاتە سالب 4. پرسیاری دەیەم بە هەمان شێوە داوای چ دەکاوەشیان داوای داتەشراوی نەخشەکە دەکات نەخشەکەمان f یەکسانە بە سالب x توان 3 سالب x توان 3 داتەشراوەکەی دەکاتە سالب 3x توان 2. پرسیاری 11 بە هەمان شێوە نەخشەکەمان سالب 3x توان 2 داتەشراوەکەی بدۆزینەوە دەکات سالب 6x. پرسیاری 12 ئەگەر h یەکسان بە fx کۆ 3 جاران gx ئەوە بەهای h فتحی ئۆف سالب 1 دەکات چەند داتەشراوی نەخشەکە ئەلێرە ئیشمان بەوەیە قوتابیان سیرکە ئەلێرە ئەوەیان ئەوە واتە داتەشراوی نەخشەکە دەکاتە سالب 6 ئەتوە ئەگەر f فتحی سالب 1 بێ سالب 6 ئەو جا gx پێ دەدۆزیەوە ئەنجامەکەی دادنەی وەڵامی ڕاست دەکاتە لقی ئەیکە دەکات سالب 15. پرسیاری سێزدەم بە هەمان شێوە f یەکسان بە 1 لەسەر x کەم 1 کام لەمانەی لێ دەکاتە ئەوەش داتەشراوی دەوێت دیسان ژێرە دوجا ژێرە ئەشاوی سەر کەم سەر ئەشاوی ژێرە وەڵامی ڕاست لقی دیە کە دەکاتە سالب 1 لەسەر x کەم 1 هەمووی توان 2. پرسیاری 14 بە هەمان شێوە f یەکسان بە 2x توان 2 کۆ x کەم 1 کام لەمانەی دێت ئەوە داوای لادی دەکات لە خاڵی 3 کەواتە ئەم داتەشاوی نەخشەکە وەردەگرین دیسان 4x کۆ 1 و هەروەها 3 دادنێم 4 جاران 3 12 کۆ 1 دەکاتە 13. پرسیاری 15 بە هەمان شێوە ئەوە هاتەوە ساڵی 2018 2019 خود یەکەم دەرێ گەرێ فکسان بەهای ڕوتی x کەم 1 ئەتوە گەر بەهای ڕوتی هەبێ کەمزە خۆ لە بەهای ڕوت ڕزگار دەکەی x کەم 1 دەبتە x کەم 1 x گەوت یەکسانە لە 1 و دەکاتە سالب x کۆ 1 کاتێک x بچووکتر بی لە 1. ئەگە بین داتەشراوی وەگرین داتەشراو دەکات چەند دەکاتە موجب 1 سالب 1 x بچووکتر بی لە 1 ئاگادار بە داتەشراو ئەو یەکسان نییە دەری f کەوانە 1 کۆ دەتا x کەم f 1 لەسەر دەتاواتە داتەشراو دۆزەرەوە لە 1 کە دێن داتەشراوی وەردەگرین لای ڕاست و لای چەپ یەکسان نینە کەواتە داتەشراو بوونی نییە وەڵامی ڕاست بریتێ لە لقی دی کە داتەشراو بوونی نییە. قوتابیان وانەی ئەو ڕۆمان کۆتایی هات تاکو وانەیەکی تر خواتان لەگەڵ.